سۆما بەردەوامی و ئەچینە تەوەری یەکەم لە ماوەی ڕابردوودا بڵین لە ماوەی ساڵی ڕابردوودا چەندین کتێب لەسەر ئەنفال بڵاوکراوەتەوە و تەنانەت دادگاییکردنی پرۆسی دادگایی ئەنفال کە ئەمە هەڵبەت کاریگەری بێت لەسەر ناساندنی شوناسی کورد ئەمە جگەلەوەی چەند دۆکمنتارێکیش لەسەر پرۆسی ئەنفال بڵاوکراوەتەوە بۆ ئەو مەبەستەش بە سوپاسەوە لە ستۆدیۆکانی هەولێر کاک زەمان عەبدەمان لەگەڵایە نووسەر کە باز لە کتێبی دیوە شارەوەکانی دادگای ئەنفالەکە بەڵێ بڵاو کراوەتەوە کاک زەمان عەبدە بەیانیت باش سپاس کە ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانای بەیانی باش سپاس بەڵێ کاک زەمان عەبدە باس سەرەتا ئەوە لێپرسم ناوەڕۆکی کتێبەکە چییە؟ بەڵێ تەمان بەیانی باش بەیانی بینەرانتان باش تەمان ئەم کتێبە پێکاتووە لەو هەوڵانەی کە بۆ چۆنەتی دادگایکردنی ئەنجامدەرانی تاوانی ئەنفال نووسراوەتەوە. بەڵێ سەرەتایی کتێبەکە سەردێکی مێژوویە لەسەر تاوانی ئەنفال کە چۆن جینۆسایدی کورد دەست پێکرا تەمان ساڵی 1975 کە شۆڕشی ئەیلول موامەرەیەکی لێکراوەستا حکومەتی عێراق پەژایە سەر ئەوەی کە گوندە سنووریەکان 10 کیلۆمەتر بۆ 20 کیلۆمەتر داگرێ و لە ئۆردوگا زۆرە ملیەکانە دایان بنا بۆ ئەوی کۆنتترۆڵیان کە ئەم پرۆسەیە بەردەوام بوو تا کارگەیشتە ئەوەی کە لە هەموو ئەو گوندانەی کوردستان کە لە نێوان شارەکانی هەولێر و سلێمانی و خورمات و هەمویان کۆ بکرێنەوە لە ئۆردوگا زۆرە ملیەکان بە تایبەتی لە ساڵی 86 و 87 ئەو بوو ئەو گوندانەمان کە لەژێر دەستی پێشمەرگەیە بوو ئەو کاتە حکوومەتی عێراق بۆی کۆنتترۆل نەدەکرا بۆیە ئەم جارە پرۆسەکە بە پرۆسەیەکی سەربازی دەستی پێکرد ئەوە بوو یەکەم پرۆسەی تاوانی ئەنفال لە مانگی شوباتی 1970 بوو کە لە شەوی 22 لەسەر 23 یەکەم فیشەکی ئەنفال تەقی لە منطقەی دۆڵی جافایەتی قەزای دووکان کە ئەو کاتە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرگەڵوو بوو. ئیتر ئەم پرۆسەیە بەردەوام بوو دوای ئەوەی کە پرۆسەکەی کۆتایی پێهات ئەنفالیەک ئەو بوو سوڵتان هاشم بروسکەیەک ئەکا بۆ سەدام ئەڵێ پرۆسەی تاوانی ئەنفال کۆتایی هات بە سەرکەوتووی. ئیتر لەو ساوە ئێمە بۆمان دەرکەوت کە ئەم پرۆسەیە ناونراوە پرۆسەی ئەنفال تامان دواتر بە 8 قۆناغ سەرتاسەری کوردستان ئەنفال کرا و هەموو گوندەکانی کوردستان خاپور کران و سەرچاوەی ژیان هەمووی چۆر کرایەوە ئەوە بوو قوربانیەکانمان لە پرۆسەی ئەنفالدا گەیشتە 182,000 مرۆڤی کورد. من لێرە باسی ئەو مێژووەم کردووە بە تەمان بە دوور درێژی ئێستا ناتوانم هەمووی لێرانەیە باز بکەم. ئیتر ئەم تاوانە پێویستی بەوە بوو کە بەڕاستی بە دواداچوونی بۆ بکرێت و بتوانین ئێمە وەکو کورد ڕوبەڕووی ئەم ڕژێمە ببینینەوە بە شێوەیەکی یاساییانە و مەدەنیانە. ئێمە دەرگایەکمان بۆ کرایەوە لە ساڵی 2023 بەهۆی ئەوەی کە ڕژێمی سەدام لەسەر کار لابرا. ئێمە ڕێکخراوی ئەنفالەکانی کوردستان کە لە ساڵی 1994ەوە دروست بووە یەکێ لە ئامانجە سەرەکیەکانی ئەم ڕێکخراوە دادگایکردنی ئەنجامدەرانی تاوانی ئەنفال بوو. بۆیە ئێمە لەو ساوە دەستمان کرد بە کۆکردنەوەی بەڵگەنامەکان لەسەر ئەو تاوانە هەرچەندە ئەو کاتە کە باسی مەسەلەی دادگایکردنی ئەنجامدەرانی سەدام و هاوکارەکانیمان ئەکرد خەڵک وەکو بەڕاستی گاڵتەی پێهات یان وەکو شێ زۆر جار ئێمەیان ناوزە دەکرد. جا بۆیە ئێمە 2023 توانیمان بەڵێ باشە کاک زەمان هەر لەسەر کتێبەکە بابزانی چ شتێک بە دیاریکراوی وای کرد کە بەڕاستان کتێبێکی لەم شێوەیە بنووسن یاخود نووسینی کتێبێکی لەم شێوەیە تا چەند ئاسانە و ماوەی چەندێکتان پێویست بۆی کە کتێبەکە تەواو بکەن؟ بەڵێ وەڵای کتێبەکە ماوەیەکی زۆری پێچوو بۆ تەواوکردنی لەبەرەوەی من تووشی کۆرۆنا بووم بۆ ماوەی
3 ساڵ بەڕاستی نەخۆش بووم کەوتم لە جێگادا بۆیە کتێبەکە ماوەی زۆر بەسەریا تێپەڕی گرنگی ئەم کتێبە لەوەدایە ئێمە مێژوەکانمان دایمەن کورد مێژوەکەی خۆی نانووسێتەوە بۆیە یعنی من بە گرنگم زانی کە مێژووی ئەم دادگایکردنە بنووسمەوە لەبەر ئەوەی من ئەزانم کورد چەندێ بێ پشتیوانە کورد چەندێ خامساردە بۆ دۆزەکەی خۆی بۆ ئەو تاوانانەی کە بەسەریا تێپەڕیوە من ئەو کاتێک کە ویستم بڵێن کە سەدام گیرا و لە ڕۆژی 12/2023 سەدام گیرە بە سەرپەرشتی لیوای یەکی فرقەی پیادەی چواری هێزی تایبەتەکانی ئەمریکا بەڕاستی ئەوە دەرگایەکی گەورە بوو لەسەر ئێمە کرایەوە ئەوە بوو دوای ئەوە دادگای باڵای تاوانەکان بەرەو ئەوە چوو دادگایەک دابدرێ ئەوە بوو لە ساڵی 2004 کۆمەڵێک دادوەر لەگەڵ ئەمریکیەکان هاتن هەندێک سامپڵیان وەرگرت لە کوردستان لەسەر تاوانەکان ئیتر ئێمە لێەوە بەڕاستی دەستمان کردە ئامادەکاری بۆ ئەوەی ئێمەش کار بکەین لەسەر ئەو مەسەلەیە ئیتر بەڵام کێشەکەی ئێمە لەوەدا بوو وەکو ڕێکخراوی ئەنفالەکانی کوردستان هیچ پشتگیریەکمان نەبوو هیچ پشتگیریەکی مادیمان نەبوو و دەرگاکە دەرگای پەیوەنددارەکانیش هەمووی لێمان داخرا بوو بۆیە من یعنی تەسەور بکەن شەو هەبوو تا بەیانی خەوم لێ ناکەوت چۆن بتوانم پارێزەر بەرمە بەردەم ئەو دادگایە ئەوە بوو ئاخری گەیشتمە ئەو قەنەعەتەی کە نووسراوێکم کرد بۆ سندیکای پارێزەران لە ڕۆژی 7/2/2004 چوومە خزمەت کاکەرژ نەقشبەندی ئەو کاتە ئەو نەقیبی سندیکای پارێزەران بوو داوام لیان کردبوو کە پارێزەری خۆبەخشم بدەنێ ئیتر ئەوە بوو بەڕاستی کاکەرژ نەقشبەندی زۆر بە مەردانە وتی وەڵی من پشتگیریتانەکەم تا کۆتایی ئەم پرۆسەیە بۆیە ئەڵێم قارەمانی ئەم کتێبە کاکەرژ نەقشبەندیە نەک من بەڵێ کاک زەمان چەند گرنگە بۆ مێژوو یان بڵین بۆ کەیسی ئەنفال کە پرۆسی دادگایکردنی ئەنفال بکرێت بە کتێب یاخود بڵین سەرجەم دیمەنە شاراوەکانیان ئەوانی کە باز نەکراوە و لە ناوەڕۆکی کتێب لە دووتوی کتێبێکدا بڵاو کرێتەوە بڵێ وڵی کاکە مەسلەی تاوانی ئەنفال نەک مەسلەی پرۆسی دادگای بەڕێوەچوونی دادگایەکە ئەنفال هەمووی زۆر گرنگە بۆ مێژوو کاک زەمان بڵێ تاوان بۆ مێژوی زۆر گرنگە ئێستا ئەم کتێبانەیە کە ئێستا نووسێنەوە من دڵنیام ئستا لەوەیە زۆر گرنگی پێ نەدرێ بەڵام من دڵنیام لەوەی کەنەوەکانی داهاتوومان توێژینەوەی لە جامیعەکان توێژینەوەی زۆری لەسەرکرێ قسەی زۆری لەسەرکرێ چونکە ئێمە ئەو پرۆسەی کە بەسەر میلەتی کووردا هات ینی ئەو پرۆسەیە ینی من پێم وابوو بۆیە بەڕاستی ئەبێ ببێ بە چەترێک بۆ ئەوەی بمان پارێزێ لە پەلاماری دوژمنەکانمان ینی من خوێندنەوەم بۆ هۆڵۆکۆست ینی گەیشتمە ئەو قەنەعەتەی کوردیش ئەبێ کۆپیەک بێ لە تاوانی هۆڵۆکۆست ینی ئێمە چۆن ئەوان بەڕێیەکی ڕاستە ڕۆیشتن توانیان دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتی خۆی دروست بکە ئێمەش بتوانین دەوڵەتی خۆمان دروست بکەین بۆیە من لەسەر ئەو ئەساسە کارم لەسەرێ کرد ئێمە بڕیاری دادگای باڵای تاوانەکانمان هەیە کە ئەم پرۆسەی بە هەرچێ تاوانە نێو دەوڵەتێکە ناساندووە بە جینۆسایت بە تاوانی جەنگ بە تاوانی جەمرۆی کە هەرسێ تاوانەکە تاوانی نێودەوڵەتین و یعنی بە شێوەیەکی یاساییانە ئێمە ئەم وەسیقەیە کەوتوتە بەردەستمان دەبوو ئێمە وەکو کورد دوای ئەوەی کە بڕیارەکانی دادگای باڵای تاوانەکان دەرچوو بە جینۆسایت ئەبوایە بە شێوەیەکی زۆر پیلانی بۆ دابڕێژن و بتوانین بیناسیێنین لە ناوەندە نێو دەوڵەتەکان بەڵام بەداخەوە ئێمە وەکو پێویست وەکو کورد خەمساردین دیسان کارمان لەسەر ئەوە نەکردووە مەسلەیەکی تر هەیە بڕیارێکە لە دادگای باڵای تاوانەکان کە حکوومەتی عێراقی مولزەم دەکابەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بدۆزرێنەوە و بناسرێنەوە و بە مەراسیمیش بگوازرێنەوە بۆ شوێنەکانی خۆیان بەڵام تاکو ئێستا ئەم پرۆسەیە نەکراوە ئەوەی کە ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە دەرهێنراون و ڕوفاتی پیرۆزی ئەنفال کراوەکان هاتوونەتەوە ینی قەترەیەکە لە دەریایەک تاکو ئێستا لایەنێکی تری مەسەلەی قەرەبووکردنەوەیە مەسەلەی قەرەبووکردنەوە مەسەلەیەکی زۆر گرنگە ینی ئێمە بەداخەوە ینی دوژمنەکەمان دوژمنێکی زۆر سەرسەختە تو ئەگەر سەیری
سەیری ئەڵمانیا بکەی من هایدی مێرک وەزیری دادی ئەڵمانیای پێشوو بۆمی جێڕایەوە وتی ئێمە کاتێک کە دادگاکانمان دامەزراند و نازیەکانمان دادگایی کرد یەکسەر قەرەبووی یعنی بە زووترین کات قەرەبووی خاوەن قوربانەکانمان کردەوە ئەوان لە بەختی خۆیان جوولەکەکان دوژمنێکی باشیان هەبوو بەڵام ئێمە دوژمنەکەشمان خراپە یعنی تاکو ئێستا نەتوانراوە دادگای یان بریارەکانی دادگای باڵای تاوانەکان جێبەجێ بکرێت لەسەر ئاسی قەرەبووکردنەوەی قوربانیانی ئەنفال ئەگەر بێت و ئەو قەرەبوو بکرایەوە ئێستا من دڵنیام وەزعی خاوەن قوربانیەکان زۆر باشە بوو و ئەبووە قازانجێکیش بۆ ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. بەڵێ کەواتە کاک زەمان بە دیاریکراوی توانین بڵین کە دادگایەکە چ شتێکی سەرنجڕاکێشی تیادا بووە بۆ بینەر و خوێنەر کە لە کتێبەکەی ئاماژەی پێکراوە. خۆی ئەو دادگاییە زۆر گرنگ بوو کە ئێمە خواستی ئێمە نەبوو ئەو دادگاییکردە کە لە عێراقا بکرێ ئێمە پێمان باش بوو ئەو دادبینیە لە دادگایەکی نێودەوڵەتی بکرایە وەکو دادگای باڵای تاوانی نێودەوڵەتی تابان ئەگەر بێت و لەوێ بکرایە ئەو کاتە پێویستی ناکرد بەوەی ئێمە هەوڵ بدەین جینۆساید بناسیێنین لەبەر ئەوەی 33 دەوڵەت ئەندامن لە دادگای باڵای تاوانەکانی جیهانی ئەو کاتە ئۆتۆماتیکی جینۆسایدی کورد ئەناسرا لەوێ بەڵام بە حکمی ئەوەی عێراق ئەندام نەبوو لە دادگای باڵای تاوانە نێودەوڵەتیەکان و ئامادە نەبوو ئیتفاقی ڕۆما واژۆ بکە لەبەر ئەوەی من نەمانتوانی ئەو دادگایە بەرینە دەرەوە و ناشمانتوانی لە ڕێگەی یوێنەوە بە حکمی ئەوەی ڕەنگە ئەو کاتە ئەو توانایشمان نەبوو بێت و خەمساردی کوردیش خۆی ئەوانە هەمووی بربەست بوو لەبەرەوەی ئەو دادگایە بچێتە دەرەوە بۆیە ئەمەش کە لە عێراق کراوە ئەم دادگایە ئەو بڵێن حکومەتی عێراق کاتی خۆی کە جینۆسایدی کوردی کردووە هەر حکومەتی عێراق خۆشی ئەو دادگایی دامەزراندووە یعنی ئەمە خۆساییەکی باشی هەیە لەسەر بڕیارەکە ئەم بڕیارانە گرنگن بەڕاستی بەڵام ئێمە کاری لەسەر پێویست دوای ئەوە بەڵێ ببوورە کاک زەمان جیاواز لە پرۆسی دادگاییکردنەکە بەردەوام و لە چەندین بۆنەدا کە سوکاری قوربانیانی ئەنفال داواکەن سەرجەم تۆمەتباران ئەوانەی کە لە ئەنفالدا بەشدار بوون دادگایی بکرێن بەپێی ئەو زانیارانی لای بەڕێستان هەیە ئەم پرسە ئەم بابەتە گەیشتووە بەشوێ بەڵێ زانی چۆنە بەڵێ تەبان ئەم دادگای ئەنفال لەبەر ئەوەی تاوانێکی نێودەوڵەتیە ئەمە بە دیاریکراوی ئەمێنێتەوە یعنی بەکراوەی ئەمێنێتەوە یعنی هەر کاتێ بتەوێت سکاڵات تۆمارکەی ئەتوانی تۆماری بکەیت بۆیە بەداخەوە یعنی ئێمە خەڵکی ئێمە وەکو پێویست ناتن بۆ سکاڵا تۆمارکردن لە بەردەمە و دادگایە تاکو ئێستا بە هەزاران خەڵکی تۆمەتبار ئێستا ماون لە عێراق و لە کوردستان بە ئازادی ئەسوڕێنەوە و بە تایبەتی ئەو ئەفسەرانەی کە بەشدار بوون لە پرۆسەی ئەنفال و تاوانیان کردووە ئەو جاشانەی کە تاوانیان کردووە لە پرۆسەی ئەنفال یعنی دەکرا ئەمانە هەووی جێبەجێ بکرێ دۆکۆمنتەکانیش مەوجودن بە تایبەتی دۆکۆمنت لەسەر جاشەکان ئێستا لە دادگای باڵای تاوانەکان مەوجودە ئەو کاتە دۆکۆمنتەکان ئێمە خۆمان بردمانە بەردەم دادگا و لەسەر ئەو ئەساسەس مەسەلەی دەزی کردیان بڕیارەکە دەرچوو بەڵام تاکو ئێستا بەڕاستی بڕیارەکە لە کوردستان جێبەجێ نەکراوە من حەزەکەم شتێکتان پێ بڵێم کە ڕەنگە شتێکی تازە بێت خەڵکێکی زۆر وا ئەزانێ ئەو دادگایە داخراوە بەڵام ئەو دادگایە دا نەخراوە ڕەنگە هەندێک بچوو کرابێتەوە هەندێک گۆڕانکاری تیا کرابێ بەڵام ئەو دادگایە تاکو ئێستا بەردەوامە ڕاوەستاوە بۆ ئەوەی کە خەڵک بڕات سکاڵا تۆمارکە بەڵام کەس ئامادە نییە بچێت سکاڵا تۆمار بکە کێشەکە لە وێنانەیە ئێ باشە تۆ لە کاتێک کە ناچی سکاڵا تۆمارکەی ئیتر دادگات چی بکە ئێمە نەکەر خۆمان و دەسەڵاتەکەمان کەم تەرخەمین تەنانەت خاوەن قوربانەکانیش کەم تەرخەمن کە ناتوانن بچن سکاڵا تۆمار بکەن باشە کاک زەمانەوە کە زانین کە پرۆسی ئەنفال یاخود ئەنفال پرۆسەیە کە تایبەت بە جینۆسایدی گەلێکە توانین بڵێن کە لە کتێبەکە هەموو تاوانەکان کۆکرێتوانەکە تاوانەکانی ئەنفال کۆکرێتوانی خۆ بەڕێستان سەرچاوەکانتان لەکوێوە هێناوە خۆتان لە دادگایەکانی تایبەت بە دۆسیەی ئەنفالدا شایەت حاڵ بوون یاخود سەرچاوەکان لەکوێوە هاتووە بەڵێ
من ئەتوانم بڵێم یەکەم کەس بووم کە هەوڵم داوە بچمە بەردەم ئەو دادگایە و پارێزەر بەرم بۆ بەردەم ئەو دادگایە. ئەتوانم بڵێم لە ورد و دروشتی پرۆسەی بەڕێوەچوونی دادگایەکە ئاگادارم. هەموو ئەو ئیشانەی کە کراوە من لەگەڵ تیمی پارێزەران کە خۆم پارێزەرەکانم بردووە لەگەڵ یانە قسەمان لەسەر کردووە، ئیشمان لەسەری کردووە. تەنانەت ئێمە ئەو کاتانەی ڕاستە ئێمە لە دادگاکە بووین، بەڵام ئێمە لە کامیرەکان دەرناچوین بە حکمی ئەوەی لەبەر قەزایە ئەمنی و ئەوانە، بەڵام ئێمە لە پرۆسی دادگاکان لە زۆربەی لەوێنانە ئامادا بوون. ئەوەشی کە لێرە بوویان لە کوردستان بوویان هەم ژوورێکی عملیاتمان دروست کردووە، لێرانە متابعەمانە کرد. پێویستی بە هەر شتێ بکردایە ئێمە لەگەڵ محامیەکانە تەنسیقمانە کرد. مەسەن بۆ نمونە لە سکاڵە کارێک ئەیان پرسی تۆ بینیت فلان شوێن چیمیا باران کرا، ئەڵێ بەڵێ من بە چاوی خۆم بینیم. ئەڵێ باشە چەندێ دوور بووی لەوێ؟ ئەڵێ ئەوەندە کیلۆمەتر. لەوێنانە حاکمەکانیش و بڵێن محامیەکانی تاوانبارەکان ئەیانوت ئەو شوێنە دوورە چۆن بوو ئێوە لەوێنانەوە بینیتان؟ ئەوان بە حکمی ئەوەی خەڵکی وڵاتێکن کە ڕوئیا زۆر زۆر بەکەمی ئەبینرێ لە دووری نابیندرێ، بەڵام جەوی کوردستان سافە و ڕوئیا ئەبینێ. ینی ئەسە مەسەلەن ئەوە بوو بە پرسیار بۆ من بۆ ئەوەی داوا بکەم بە محامەکان بڵێم کە هینێ بکەن داواتی دادگا بکەن بۆ کوردستان بابێن کەشفێ بکەن. ئیتر ئەوە بوو دادگا هاتن بۆ کەشفەکە بۆ کوردستان. ئیتر هەموو ڕووداوەکانیان بە چاوی خۆیان بینی، هەموو شوێنەکانیان بە چاوی خۆیان بینی. مەسەن بۆ نمونە من بردیانمە هینێ کۆمەلگای بەحەرکە کە ئەتوانم بڵێم یەکەم کۆمەلگا بوو لاولێر دروستکرا. علی حەسەن مەجید ئەیوت من قوڕەی عەسریم بۆیان دروست کردووە، ینی گوندی سەردەمیم بۆیان دروست کردووە. ئەو کاتێک کە ڕۆیشتین کە چوینە نزیک بەحەرکە لەگەڵ محەممەد عەرێبی و منخود ئالفرعون و ستافەکەیان کە نزیک بووینەوە لە بەحەرکە وتی ئەلێرە با ڕاوەستین. ڕاوەستین وتی تعال ئوستاد هذا مدينة هذا مو مجمع. وتم راسته وتي أما الشارع أما مجمع نية وتم راسته أما مجمع بو خلق كان اللي ركوا كردوا نكلة خانويان بو دروس كان لجير خيمة ونايلون أوان اللي رانا خلق كجياوة دواي إيرا منطقية زراعي بوا كخلق كان هاو دوت إيرا يتر رويشتين وتم سأروين أو شنانشتان في نشان دم ك شوێنە بڵێن کۆنەکە خان و کۆنەکانە. ئەمە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو سلفەی عقاریاندا بە خەڵک خانووی باشی دروست کردووە. ئیتر کە چوینە ئەوێ ئەو شوێنم پێی نیشاندا کە بە قوڕ دروست کرابوو، قوڕ و بەرد و خوشت و ئەوانە خەڵک بۆ خۆی دروستی کردبوو کە گەڕەکێکە تاکو ئێستاش ماوە. ئیتر محەممەد عەرێبی کە تەماشای کرد هەزار ڕەحمەتی لێبێ وتی دوو لە ڕووی ئێوە و بینەران وتی ئایا گەوات ئەڵێ قوڕێ عەسکەریم بۆتان دروست کردووە سیرکە ئەم خانوە قوڕ و بەردانەکە ئەم شوێنە خراپانە. تر ئەوە بوو وتم ئامەش خەڵق بۆ خۆی دروستی کردووە نەک عەلی حەسەن مەجید. بەڵێ کاک زەمان هەر چەنە پرۆسەی ئەمفال زۆر لە خۆیەگرێت، بەڵام ئێمە لەبەر کەمی ماوە ناچارین کۆتایی بە دیدارەکە بێنین. سوپاس کە ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆم دەرفەتە سەرکەوتوو بن.